گران کردووە ئەوە کارەبایە نییە ئەنجاوەرە مەعاشیان نایەوە بۆ خەڵکە بەڕاستی ئەمەوان ئەم وەزەوە نابێت وڵاشە بورانجیان ئەوەی کێمە لێ ترسان لێ چایخانەیە کە جاری بێشوو باسمان کرد ئەمە ترسیمان هەبوو ئەوە تا ڕوویە کاکەەوە ئەمڕۆ خەڵک ناڕزایی دەبڕیەوە خۆزای ئەمڕۆ بۆچی خەڵک تۆڕە بووە ئەمڕۆ ئەمڕۆکە خۆ پیشاندان بووە خەڵگەڵامە ینی چی بەنزین گران بووە زەید گران بووە نازانم لەگەڵەوەشە خۆ خۆ گوێ لێ بووم یەک تەلەفۆنم بۆ ئەوە وشک بوو 1 ملیۆن کارەبا آخر بۆ خاتری پێغەمبەر ئێمە دوێنە پارەی مۆلی دەمەوە مامە هەری بە قورئان ئەمریکای باشوور شتێ ڕووبانێ لێرە حکومەت بەعاشنایە ئەڵێ پیتێکمان کرد بۆ ئەمریکا خۆ تۆ دوێنێ براکە لە دەرەوە هاتوێتەوە لە ئەڵمانیا کاکە دێرکە هاوڕێ هەمومانە ئەمە لەم چایخانەیە مەجبوری هەندە دەدەکەین چایخانەکەی گەڕیان بەڵام ئەوش باسی ئەوەیە کردڵ لێشە تۆ زگرای ڕوویەوە بەس بە شێوەی ئێرەنیە ئەنجامە شتێکی شتەکانە زیاد لە حد گران بووە معقول لە زەیتێ بە 4000 بەس بە شتێکم بەرچاوکە و دوێنێ حکوومەتی عێراق کە بە تەنیشتی خۆمانە ئەو عێراقی کە پێڵن عێراقە پۆخڵاواتەکە دوێنێ حکوومەتی عێراق بۆ هەموو بۆ هەموو ماڵێک 100,000 بێجگە لە موچەکە ئەیاتی ئەڵە بۆی بەرگێم گرانی بگرن بۆی کەشت گران بۆ هیچ نەبێ خۆ 100,000 هیچ بەس هەر باشە بەس ئێمە بەعکسەوە لەم کاتەیەک یا پارە و نهات یا موچەکە دەگا بە 50 ڕۆژارە یا ئەڵە پارە نیە بجە نیە ورەکاکەمەکو 100,000کەشمان نهێنێ معاشەکەی خۆمانمان نانێم مانگێرە بۆ بە 6 ڕۆژ لە وڵاتان مانگ 30 ڕۆژ لێرە 60 بەمە ڕاستە بەخوا من بەزین بۆ ئامانجی چایکی داماوێتەوە باشە لای مەساڵی دوو بەهارە ئاری بەس ئاری من لێک شتێ ناگەم مامە ئالان لە شتێ تێ ناگەم یعنی چایچێکی داما و ئەزای پارێکی لێسەنگن هەم ساڵ چایخانەی گەڕیان پارە چایچەکەی خەتاگەی لێسەنگن پارەی خۆڕشتن پارەی مۆلیدا کاکە سەرباز کرێی دوکان کرێی کارەبا ئەسێکە کارەبای حکوومەت و کارەبای مۆلیدا زەریبە و لەگەڵ ئەمەی خەتای دوکانەکە خۆڕشتن ئەنجا لەگەڵش کرێی دوکانەکە و خۆ دەفەرمن ئەم هەموو شتە خۆڵەکەی من چی بێت گیتار و کەماسە و ئۆرگە ئەخرەبەی خۆڵی من چی بێت وەڵام من 340,000 بواتە بوو وتم خۆڵی چی عودایی کەمان چێ کرد خۆ بە چای بخۆن کاکە سەربازجانەوە چای بۆ جەنەبێت ئەم چاخانە ئەویان بێ خۆ ڕستمان بە میچمان نەیە وە قورئان بەس ڕستی چی کورە خۆ ڕستەکە نەماوە کار و کەسابەت وەستاوە کاکە خەڵک هەمووی بێئیشە کورە من خواکە خۆ ڕستمانەیە دەنگ خۆشە ڕۆمانتیەکە و کەجارەکانی تر جاری بێشی بیرتانی و گۆرە بێژە ئەوەڵام میوانمانە وەڵا فەرم و بەخوا میوانێکە بە چاخانەکان من بە ئیجازەی خۆتانە بێ نەخۆشێ وەڵا خواردم دەستان خۆش بێ میوانێکمانە ئەخوا بەخێر بێ بەشکم زایش دەردەدڵی زۆر لانیە بەخێر بێ ژانەکان بەخێر بێ خوا سەر چاو بەخێر بەخێر باشن چاکە ملای باشن ئەرە لە چ واتی ڕێگە نەگیرا بوو کە هاتی بۆ ئێرەتەوە وەڵی زۆ قەرەباڵە نەوتیان جادەشت گیراوە هەندێک ناڕزایشتیان دەبڕێ لە زەم لە جادەی خەنادووە منتقی سناعی لەوێش بە پیشاندامشت دەبوو ئەوتیان لێرەش لە جادەی خەنات هەندێک ساغ تەکسیشت لەبەر گرانبوون و نرخی بانزینشت ڕزارگردبوونەوە بوو وەڵی تر من کە هاتم لە بڵین منتقی سناویتیان گوایە زۆر زیحامە تاوشتیان سووتان و تر فەرتەنێ گاری منم برادرم بینیوە هونەرمەند نییە ئێمە چاخانەی گەڕیانت بە زۆری هونەرمە ڕۆمانتیەکە ئەوە کاکاوەیە لە پرۆتوانەکانی چوارباخ مقامەکانی بۆتین ئای هەوار بەخێر بی کاکاوە خۆشەویستانی چاخانەی گەڕیان وەڵام ڕەخوا ڕستی یان مادەمایە دڵمان کرایەوە کاکە سەرباز ئەوڕێی دێرینی من و مامەکاوەشە لێرەیە چایخانەکەیە کاک سەربازجان لێرەیە واوە کاکاوەی وەساعلیە ئێستا ڕاستیمەوە کاکاوە هەمومان لە هەشتاکانە جۆمان لەو دەنگە زوڵاڵی کاکاوی وەساعلی بووە کاکاوە جان بەخێر بێ زۆر سپاس کاک جەزاجان کاکاوەدانی بەگەزیشتن جوان بۆ کاکاوە جوانە خاڵی خۆی وی حیرانە بوو وەڵا کاکە جان کاکاوە هەر کوڕەشی خۆشەویستی هەمووسەکان و خۆتان جوان چوارباغ لەدایک بوو پێم وابێ من نەوەڵا من لە گەڕەشی گاوران ئەی هەوار بەدەمی خۆی چەند خۆشە جاران ئەو گەڕەکانەمان بیر نەماوە گاوران شوخمەکە چوخمە سەر شەقام چستێ ناوە خۆشانەکە چوارباغ مەڵکردان سەرچیمەن هامان و سەرچیمەن ئەو ناوە جوانە قاوەخانەی سەرچیمەن هەبوو لە شتەکان چی بێکی مۆسیقاتانە بوویەوە کاتە هەموو تیپتی بوو یا تیپی ئاونازە بوو یا تیپی ناسە بوو یا بەڵێ وابوو تیپی مۆسیقای بوو تیپی مۆسیقای سۆزە بوو ئەوە شوانەی نووری میرزا غەفور بوو هێرش فەوزی بوو شیروانیانە بوو کام شیروانی حەمەی سەیمەجی ها شیروانی عەزیز سایزە لە ئێوە نا
هیمان لەگەڵا بوو ڕێبوار و ڕزگار هەردووچیان ئازی گیتار بوو یەکیان بێز بوو یەکیان سۆلۆ بوو وەڵا کاکە کە جابەجا کە کاژەی ژاو دێرفەوزیش ئەیشمان هەر لەگەڵا بوون ئێمە بە باسی ژێردەستەی ناکەن کە بەخوا ژێردەستەی ئەوی بڵێ خۆش بووە ئێستا ماماکانم گرانی هەبێ شتێک زوڵ و ژێردەستەی هەر ناخۆش بوو لەبەروی دوژمنێک حکومێکە دینی ئەدامێکە دینەوەی لێ ئێستا ڕاستە ئەدامی ئەوە نەماوە بووکە بە ملە بکە بە پەتا ئەستا ڕۆژی ئەدامەکەین ئەو زەمە ئەمڕۆ بەخواڵم برادرمە بڕکبنەوەتیکەەوە هینیان بۆ کردی تەلەفۆنەتی ملیۆنیە کارە باوکۆی ئەدام بکەن بەڵام بە هەر حاڵ هەرم زروفە خۆشترە سەربەستی زۆر خۆشترە ئازادی خۆشترە بۆیە ئێمە ئەو کاتە ناڵێ سەردەمی زێڕین بوو بۆ حکومڕانی بەڵام سەردەمی زێڕین هونەر بۆ هونەر سەردەمی زێڕین بوو کاتە دڵمان بۆ سەردەمە زۆر خۆش بوو یاک پاچخانەکەی کاکە ئامان جاودان بێ ئەی باشکە کاکەوەرە دەنی خۆشە بوو بێکەوە جەمە لە گۆرانی نەبێ مەقامێ بەستەیە کاک ئەچنە لای مەقامێکی ڕاست سابی نەکەوتەوە وردەوە دەلەگەم مامەکەوەیە بەدەم چای خواردنەوە لە چایخانەکەی گەڕیان ئەم بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکان چاخانەی گەڕیان هەموو ڕۆژێکی چوارشەمە پێشکەشەکرێ و ڕاستەو خۆشە سێ ژمارە مۆبایلمان داناوە گەریەوەش هەست پرسیارێکتان نەبێت لە میوانە ئازیز و خۆشەویستەکەم یا لە ئێمە لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلەکەی گەڕیان میدیاوە 1970 لەسەر شاشەکەداماننا و لە پێیجش ئەڕات ئەوە ژمارەکان هەیە و لە خزمەتانەی گەنەم ڕۆژ ڕۆژێکە گەنەم ڕۆژ ڕۆژێکە کە
جانا مروج روجيك كعالم شلجاو هركز بجغاور هركز بجغاري جرجي لد جانا دنيا جانا دنيا كرلا شوبو جانا دنيا برلا شوبو خلاوين بعمومي جانا خلاويق بعمومي أسايش اليمن علي جانا خلاويق بعمومي جانا أسايشي اليمن علي جنبوش يا ريار يا ريار يا ريار شنو شوار ما
رومايا هينات وينات باوان ميات هينات هينات باوان ميات هينات هينات باوان ميات هاتوا روي بالنجونة هاتوا روي بالنجونة حتلقوا يا ريم هرينا لسيالي خبرات هاوينا لسيالي خبرات هاوينا حاكم بدالو سيدارا من ناني ميلي أو يارا من ناني ميلي أو يارا جنز ديمة وحكمة أم شعري كرديا جنى هرزاونا جنى هرزاونا جنى هرزانا بمبالغة حرفي بقوهر يا أمان 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 أمان
مبدالو سيدايانا لنناني ميلي أو يانا لنناني ميلي أو يا أخوة بخير بن بژین زۆر سپاس يا دەستان أخوة بخير خۆش بێ کاگاری كاكا وجان بخير جان بيت بخير بيت جزاجان بقرآن هرمي شيخ وما باشتر يا أخوة شاخانك راوين به آمين. والله باسي درد دلكي بقرآن نزل به هر باسي كم خفت جار دوين الروجي جاني جنان بو امام جروب مو بجدار من بيكو جناب شلقه معنا بي بيروز واو. بايله دايكان وخشكان وكسكار معنا كي قالوا لا كترو جن كتيرو كراوا اي باشا كتشيك لمولاتي اكوشري يا تيرو ركري جن كشتن كبو بكتوري والله يدولا نشا لا شي ويا ئەوەی کە تونندڕەوەکان هانی خەڵگەێنەمانە تیرۆ کرێ کوژە لە لایەکتریشەوە ئەو ڕێخەوانش کە هەر تونندڕەوەن کە ئەمان کچانە هانێن هەڵگەڕێنەوە لە کتاب و کولتورەکانی نابێت تۆ کچێک تۆ پێڵیت تا حەدای کولتورەکە بکە ئەو کەسانی کە خۆی ڕێکخراوی مافی ژنانیان هەیە ڕێکخراوی ژنانیان هەیە ڕێکخراوی ئەوان ئەو ڕێخەوانەیە کە دیفاع لە مافی ژنەکەن وەڵی کچی خۆیان بەو شێوە هەڵگەڕێتەوە بەعزشتی خارجی دابوونەریت کە خۆیان قبولی ناکەن بەس کچی خەڵکانێ هەڵگەڕێرەوە شتی کام شتەی دژە کللتورە بیکە دژەبەوە بیکە خۆت ڕوودکەرەوە سەر سۆشیال میدیا شتی خراپ هەموو شتێ بکە بەڵام وەڵامیشنانی بەڕاستی شتێکی زۆر قێزەونە کاک جەزا بەڕاستی شتێکی زۆر زۆر دیاردەیەکی تا بڵێ ناشرینە بەڕاستی باش ئێمە هونەرمەندەم هونەرە نەبووە چیمان بکرێ وڵا زوو خاوی کوشتین دوێنەش لە ناو دنیای گۆرانی مۆسیقایا بووین زۆر خۆش بوو دوێنێ ڕۆژێکی زۆر زۆر خۆش بوو بەدەلەوەیەوە لەو لاوە هەنگووی ئەمە چوین ئەو ژوورە ئەو ژێرخانەکان پێڵە ژێرخان لە ماڵی سۆفی کەریم ئاریجان بەخوا دڵم ناهاو بەجێگەڵ بەڵام تۆرە چوومە ژێرخانەکەی ناو ماڵی سۆفی کەریم ئەو ژێرخانە کولتوریانە خۆ دەزانی وەرە گروپێ لە کفریەوە هاتون گروپەکانی کفری خەبیری مەقاماتنەوەنیش کاک سۆرانوانیانی هەر ئیشیان مەقام کە چوم سێرەکەم مامەکاوە دانیشتە و کاگازاد و کاکە بوو بە یەک جەلسەی مەقام لەیە بەنجاگرت هەر بیریۆم نەبا بەخوا داوای لە بۆشێکی تر چوو بوو وڵای ترتا تۆ هاتی وڵا کاگاری ئێستا پێی بڕیوتی کاکە ئەوای کرد هاندێت تووڕە بوو کاکەم کاکە وەڵی ئێمە جیسەژەوە نەخۆشە لێرە دڵم نای بەجێگەڵم چی بکەم یعنی دوێنە سێ چوار ئاهەنگ لە یەک شوێنە هەبوو مەسەن ئەمە لەو لاوە مەجلیسێکیان گەرم کرد بوو لەو لاوە لا ئێوە شتێکە بوو یاخۆ شار ئەوە پڕ بێ لە من هەر بە خۆتانەڵێم تو ئەو خوایە گۆرانی مۆسیقا لە هەموو شوێنە بێ خۆشتر نییە لە ئێستاگەر مەسەن من باسی یەشتم بووکەم ئێمە چەند جارێک لەگەڵ تۆشمان لەگەڵا بکاگالان و ڕەنگە کاکاوەش جابەجارێک خۆمانەکە بە چاخانەی شعبە پێش خۆمانم چایخانەیمانە بێگە ناومان ناو چایخانەی گەڕێن لە پڕێکا ڕۆژێک خۆمان پێیا کرد مەسەن کاکاومان لەگەڵبیە کاگمیدیا یا کوڕەکانی سەڵاداودا هەمویان چیەوان و کاکە هیچ پێتان ناخۆشە شتێک ساز پێیان نەوەڵە بەبێ پرسیشمان کرد چوین لێ مۆسیقاماندانە و پێش ئەوە تەمان یەکێک لەم لاوە باسی حیزبەتی لە سێمانە چێگەی گۆڕان چێگەی پارتی چێگەی و موچەکە یەکێوی نایە چێگەی و ئەیتر دنیا کاو لە بێ ئێمە لەگەڵ یەکێک دووشەشە دەستیا تۆپی بوو لەگەڵ ڕێزمایە چێکتر لەو لاوە دۆڕابوو کفریە کرد لەگەڵ ئێمە پومان پیا کرد یەک قەتار وەڵاوەستیا مەقامی سەفەریانەوە خۆ ئاگادارە هەمووی بێدەنگ ئەو ماستی ینی بەڕێی منەگە گۆرانی مۆسیقا لە ها شوێنەکە بێ ئەو شوێنە شەڕیشی لێ دوورێ بێ بەخوا ینی بەڕاستی ئێمە هونەرمەند ئەرک و پەیاممانەوەی خەڵک ئارام کەینەوە مەسەلەن بەڕاستی ناخۆش وێستا خۆستا خەڵک ئێستا بە هەندێکەوە تا من جابەجارە کۆمنتەکانی خوێنمە ئەمڕۆ شکوشتیوان بۆ نهاتوە جاریوە لە کاکارێەوە اینجا زۆر ناخۆشدەن سەرەوە لەم بەزم ڕزمی خۆتان ناکەن ئێ کاکە جیان بەزم ڕزمی ئێمە حەزەکە ئێمە ژەسا کەناڵە بووینای دڵێدا بخوتێنی بڵێ نەها ئەو 200 ملیارەکە بڕا بەسەری باوکتان بە حیاتی نبینەوە تۆزێکتە نەها ئەوە 50 کەس کوژرا نەها ئەوە تەواو کۆکرانی حربی عالەمی سێمە دوو ڕۆژی تر چەند زەیتی خەزن کرۆ لە ماڵەوە کە بەشی خەڵکە نێشتۆ چوی برادرێک وەسڵ باە 750 زەیتی کڕێ مردو نەبراگەنەوەکە بتەقێنە زەیتەکە ئەبێ بە تۆ سەر زەیتەکە ڕەگ نامێ خۆ ئەو بە تەمایە کە حربی عالەمی سێم بۆم بۆ خۆی پەتاتە سوورکاتەوە لە وەڵام ئەو زەیتی هەیە خەبی نییە کوڕی باژێ ئەمە بەزم ڕزمی مەچێمە بەزم ڕزمی ئەمە گۆرانی ئەڵی کاک سەربازیان چی بکەین ئەنی ئەمە خراپمان کرۆ
بەڕاستی هەر مۆسیقا فریامانەکە ئەوە کاوەجیانەوە تا ئارامی کردین وەڵام گەشتێکی پێکردین بەناو ساو خۆش کاکا خۆشەویستن هێشتا سێگاکەشمانەوە تو ئەنجا کاکاوە کە منە بینێ بەڕاستی دایمە تووشی حساسە دەبێ هەر لەمە گۆرانی کاکەڵم ئەو گۆرانیە ئێستا من تازە ئەو جەزای سازە بۆ خۆی کوڕی کرد بەسەما سازەکە تا ئەوەرە بڵم جەزاکەریم بەخوا دوو کەزان ناسێ تازە بۆ بەناسنەوەم کاکاوەش وڵی هەتا نەڵی دەمکوڵ دەمبێنە جاروێڵن کام کاکاوەڵم کاکاوی دەمکوڵ دەمێنە تەواو خۆەتی ئازاری مەحموفۆنی کام ئازادی سەفەر کاکە بێەوە من بۆ بڵێ سەفەرەکە دوێم چشتەر و دیژەمەش خۆینەوە بەڕاشی وا کلتو باوبن دایمە چای دیژەمە لە چاخانەکانە هەبوو مامالانش ماشەڵی لێ زەربەکی وایە بەدڵ برادەرێکی قەرار بوو برادەرێکی قەرار بوو لەو دوو کامێرەوە هەندێک مەقامات و شت بڵێ ژۆ ئەمڕۆ خۆی شاردەوە نازانم هەڕای کرد دەرەوە ئەڵە ناومێنە ئەو مشکلی باش کاکە ناو نێنین یەخۆ لێەوە کوێمە کورسێکە بووتە برێ بۆ بم معقولەشتیوە ئەمە ناخۆی ئەندامی چایخانەکەی گەڕێنیشە دایمە لێرە چایخانە دیژەمە ئەخواتەوە ئەوخوا کاگڕێبە قاماتی باشە مەگەڕێبە کاک نایشی نابین ناویشی نابن کاگرێ حرفی براستارە بەس ناوینا دەنگیشی خۆشە بەس نایڵێ ئەمە ناوینا حرفێتی کاک ناسرپوری هاوڕێی خۆشەویستی هەموو کاتی بەرنامەکانمان هەچەنە دوێن لە کۆمنتێکە وەڵام ما بووە من ئەو یەکێکە لە هاوڕێ و دۆستەکانی هەمیشەی گەڕیان مشتێکم نووسیبم دەستگای میدیایی گەڕیان چەپکە گوڵکمان بر بۆ دەستگای میدیایی خاک بە بەریە دامەزانەوە نووسیبی هەردووچی عیدێکێتیە نە بەخوا کاک ناسرپورجیان ئەم دەستگای میدیایی گەڕیانە عیدی ئەم جەماعەتەیە کاگالان و کاگاری و کاک سەرباز و کاک هی خۆمانە ماڵی کەس نییە کەس ینی کەس ناتوانێت پێمان بڵێ لە شوێنی یەک بڵێن گوڵەگەنمێکیان نەگەتوین لە شوێنی ئێمە چەپکە گوڵمان بردو بۆ ئەوان بەس کەس چەپکە گوڵێکی بۆ ئێمەش نێنەوە هەر بۆ زانیاریتان ئەم دەستگای میدیای ئەهلی سربەخۆیە هی هونەرمەندانی هیچ کەسێ نییە ماڵی هەندێک جابەجا سەرمایهدار ئەوا بێ بۆ نمونە کاک فاروقی مەلا مستەفا هەتا ئەمری مەمنونین هەش پاتری ئینڤێکتەرمان سوتا بۆ بۆی ناردین زۆر سپاسێکین هەتا ئەمرین لەبیرمان ناچێ کۆمپانیای ئاوی سلێمانی کە لەو ئەوە زیاد لە ساڵۆنیەکە بێ ئاو نەبووین ینی معدل ئاومان بۆ نێرە هەموو مانگێک ئەمانێک یارمەتیانین کۆمپانیای فاستاینە کۆمپانیای ئایچوو کە خەتی ئەنتەرنێتمانێت بە بێ بەرامبەرەجنا هیچ کەسێک پارەشتی نییە و بە ئێمە بە پارەژیش ناکەین ئێمە تا لەم زروفە کە ئەمڕۆ ئەم شارە پڕ بووە لە ناخۆشیێنی هەموو گرژی و ئالۆزی ئێمەمانێ دڵ و دەروتان بکەینەوە بە عیدی شوێنەین کاک ناسرجانەوەی سمەرەوە ڕاستکەمەوە هەچەند لە کۆمنتەکەشان نووسیبم توانە قادرجان هاوڕێ هەمیشەیە بەرنامەکانمان سڵاوی نادۆ بۆ ڕێوازی گوڵ سواز دەکەم ئەڵە جەلالم ڕۆ چایەچینەوەڵە جەلا جاری بێشوو خۆ دەزانین بە کڵاوەکەەوە زۆر جوان بوو نایرم بێڵەمەوە بەزی تر خۆ دەزانی ئەچینە لای مەقام و بەستەیەکی سێگا دیارە دەمکوڵەکەشی تیاابێ بەخوا بەسەرچن aman 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 بفري أشقاهم جذب
ڕەنگە شاوگرێندی بکەم هەر نەسیم و سامری ئاخ نەسیم و سامری بەختی دەرسی سحری پێوتی بەختی ئاوستان دەسووتی دەرسی سحری پێوتی وەکە تۆی بەرندا و یەگشت لەم بەمەکرو کافری لەم بەمەکرو کافری دەم کوڵ دەم بێنە دەم بێنە دەم بێنە دەم کوڵ دەم بێنە دەم بچکۆنانە بێنم عەچیکەم هەڵدانە دەنە بێنە و مەچیکەم هەڵدانە دەنە دەم شارە وێرم وەی وێرم گیان وێرم چۆن دڵێم وێڵێ تۆ باجێ وێڵم چۆن دڵێم وێڵێ تۆ باجێ وێڵم دەم کوڵ دەم بێنە دەم بێنە دەم بێنە دەم کوڵ دەم بێنە دەم بچکۆنانە بێنە ماچێ
کەخۆ دەمە خۆش ژین. بەخێر بێتەوە کاکە دەستی ئەوش خۆش بێ. کاگاری ناقمە گۆرانی پێ بڵێم ئەوە ئەو گۆرانەیە تەوانەوە ڕێک بڵین بۆن و بەرامی شاری سلێمانی و بەڕاستی. تابعی شاری سلێمانی. بەڕاستی من لێت ناشارمەوە کاتانە گەنج بووم کاک سەرباز زۆر کاتە ڕەفیقم بووە کاک سەرباز ماشەڵڵا قۆستر بوو لە ئێمە بەڵامی تر منش عاشق بووم بەخوا چەندجا بەلای ئەو بۆ فریمێ عاشقان و چەند شەو بەلایەوە گریان کاوی برم جا تۆستا بە تەمای نێڵی وانە ماماریت خوا بیر اساس او قرانيه معتەسەم ساڵەی ژیوت معتەسەم ساڵەیی خۆی لە ئەسڵا ئەو بڵین ئاوازەهی خوا لێ خۆش بوو مامۆستا کەریم کابانە. ئای بابە گیانەوە شیە بۆ نەمازانی وڵی من ئەو معلوماتە گرنگە ئاوازی ئەوە ئەجا بڵین معتەسەم و توێتی بس كان معتصم بحجاز ئەو بە حیجازکاریت و بە غەربیش حجاز دما بەس خۆی ئەو بڵین حەلاوی ئەو گۆرانەی لەو تەبقە ئەو بڵین ئەو کاکتەسم بەرزەکەی بۆ ناوت هەر بە شێوازی غەربی ئەیوت هەر غەربیەکەش چۆن بوو کاکاری هەرەی و دەم خوڵدەم بێنادەم ئەم بەرزە کاکاوەی بداعیتیا کرد کاتی خۆی زۆر زۆر خۆش بێن من بیرمێت وەکو هوەرمەندێکی مۆسیقی و سەردەمە وەکو مۆسیقی ئەو کاتی کە ئیشمانە کرد زۆر کاری من نارم ايوه ما شاء الله لما قولترن پیرمان مەکە ئاری جا قابلە ئەو کاتەوە گریمان بڵین باسی 50 ساڵەوە ئێستا من پیرم یا پیرە من دوێنێ حەزم دوێنشتێکی زۆر دوێنە شتێکی خۆشتان بۆ بجەرمەوە چوون بۆ لای مامەسا حەسەن لە ڕێکخراوەکان ڕەفیقمان وتی من زانم تۆ بۆچی پیر نابی بە منی وتم بۆتی لەبەری مەجالێ نییە پیر بێ هەڵدەم چۆنتی مەجالێ نییە کاکە دایمە مەشغوڵی وتی پیربوون وایە بوەستی لە شوێنە بۆستە بۆی پیر بی گوتی من ناخوا مەجال ئەم داوای لێوە نەکە قسەکەی ئاریش هینی عادلمان بیرەکەتەوە ئەڵێ کاکە بەخوا من نابێ بمرم من بەهارەیشمێ بۆ دەستەوە نییە جارمان بۆ قسە خۆشانەیە لەو دەور پشتەوە نیە مەماری فۆرمەتوانە چای ماشەڵا کاکجەزا هەر گەنجە بیتەوە ماشەڵا لێوێ بۆ خۆیان کاکەوە جەنجام برادرم هەیە زۆر خۆش وایە برادەرەکەم کە لە ئەوروپایەنەوە ئێستا لە چی باشە لە ڕێوە یەکسەر نیە لە باتی بڵم مەرحەبا چۆنی دەمێک ئەو تۆ بۆی چ لە ناڵم کاکە بارز تۆوان پێڵی لە باتی بڵێ کاکە بۆ نەگۆڕایی ناژێ جایواڵە چی ئەو برادەرمێ هیرەکە چەشە بە عەرزەکە تەخە کۆرم با بە شتە نەفشێ یا یەک جارێ ئەمریە یان ئەمری كاكا هو بشرة حتى أكون زيادة ئینە بێ زیاتر وایە کاکە من لەناو ئەم هەموو دەنگە خۆشەیە بم ئێمە خۆم زای هەموو ڕۆژێم بزمە هەفتەی پێشوو لەو جێگەی تۆ ئازاری مەحمەفەنی لێرە بوو بەخوای گەورەم گەشتی وای کرۆ بە ناو سەفەروانێ دووسێ هەفتە بێت کاک ناسەر لێیا بوو هەر لەم شوێنەیە ئەیتە ئەم بەرنامانەی مەواشە جاری ئێستا مانگی ڕەمەزانی پیرۆز لە پێشەوەی بەرنامەی عیرفانیمان نوێشتمە بەڵام هەندێک کەسەیە ئەوەشمان پێڕەوە نابینێ جاڵە خۆ ئەوە نەبێشان دڵێ تەقی وەڵام مامە بەڕاستی کاوە جانێمە جانمان بە ئێوەیە بەڕاستی ئێمە هەر ئەوەش نیە سا خۆ ئاریوان لە من باشتریش کاکە من ماشەڵا هەموو شەوانشان هەیە چەندین شەونشینی جوانیان هەیە شەوان دانیشن کاکە بە دەنگی برادرەکەڵم خۆی لێرە نییە ئەوەتر خۆی خوازانە شیان پێەکە بە مەقامات و بە ساقی گەردی کۆچکم وەڵا ڕێباز خۆ لەو چاخانەیە جۆمان لە گۆرانێک بۆیە خۆش وانە هەتا کاکاوە دیژەمێکە خواتەوە بەسراحەتێک خۆش بێ لە تاریخی میدیای کوردیا نەبووە دەست خۆش لە پێش تا ماوەی پێ هەژدەش بووین ئێستا تقریبا 30 کەس 30 کارمەندی کوڕ و کچی خۆبەخش لێرە ئەخەم نەڕۆناڵم باوەڕم پێ بکە لێرە مەگەر بەس چای بخۆینێ ئایا بخۆینەوە بێخواجینا بێم وچە بێ پاداشکای سەرباز لە چی کەناڵێکە بۆ لە دنیاە ئەم هەموو بەڕاستی 24 سعادشکە بەبێ بەرامبەر کەسمان هیچ کەس شانازی بەڕاستی ینی ئەوەی بە تو ئەمان بەخوا من بەوان من نیم ئاری و کاگالان من هەموو جارەکە سەرباز لە مقابلەکان شەڕ پێم ناخۆشەوە بزان منم بەتەنیا من ئەگەر ئەم کەسانە نەبووە باوەڕم پێ بکە هیچ وەرە نازەنین یاری وەفادار وەرە نازەنین یاری وەفادار مەیلی ئەم ساڵ چاکترا لە پار مەیلی ئەم ساڵ چاکترا لە پار
لە شارە مەسەلە کوڕی شار ئەوە هێشتێکی تر بڵم نایڵە بەڵام مهمەیە کوڕی ئەسڵی شارەکەیە ڕۆژێکی هەمومانە بەڵام باشە لە گۆرانی ئەشاعیر لە عەرەبیە لە عەرەبیە ئەورانیە لە ئەورانیە یعنی ماشەڵڵا چەند مەوجێکە هەروەی تورکمانی بەڕاستی ئێمەش خۆمان ئەم گۆرانیە کۆمەڵی نەمری تایە یعنی ئەمە دەستی مامەستا نیاز نووری خۆش بێ کاکە نیاز کاک مەلا نووری باوکی تایە کە یەکێکە لە مەقابزانەکانی شاری سلێمانی کاک محمود تۆ فشڕێکی تایە بە ڕەحمەت بێ لەم گۆرانیە کە ئێستا جەمالی بوو مامەستا کەریم کابانی تایە ڕۆحی شاد بێ عوسمان عەلی تایە ڕۆحی شاد بێ یعنی چی تری حەمەی نەرگزی تایە ڕۆحی شاد بێ ئەی هەوا برام خات ئەی هەوا لەو کلیپە وەڵای ئەوە ئاڵتونە ئەو گەوهرە بێگومان ئەوە شەهر تابعی سلێمانیە یاخوا ئەوەدان بێ ئەم شارە سلێمانی ئەوەدان بێخوایە جانبی پارێزیت لە هەموو ئافاتێ خۆی سا و تەنگژەیە هەموو عالەمی گرتوێتەوە بەخوا منە ڕخسم لەگەڵ ئەڵمانیا کرد لێش گرانی و ئەمە ڕوویاوە لیتری بنزین بووە بە 2 یۆرۆنی و لە هەموو دنیا گرانیە بووە بە 3 یۆرۆ کاگرێ باسەڵێ بەڵام بوو هەر لە سلێمانی نازەم تێ ناگەم ینی هەرچی بۆ لە بەخاوانی بۆ لە شارەکانی تر ئەم بەزمە ڕوونایە بۆ لە شوێنەکانی تر ئەوە ڕوونایە ئەلۆ تێ ناگەم ینی خۆزگەل ینی ئێمە ناڵێم مافی خەڵک سلێمانی شارێکی زیندوو ئێمەش لەگەڵ ئەوەیەین بەڵام خۆزگە هەموو نەهامەتەکان بەتەنیا بەرەک سلێمانی نەگرێت چکە ئەم شارە بەرگەی لەوە زیاتر ناگرێت شارە شارێکە بەڕاستی کاگاری بابێکە گۆرانی پێشتر بکەینەگە ئانەنجان تماشای خاڵی سەر ڕوومەتیکەم تەماشای خاڵی سەر ڕوومەتیکە جارێکی دەرهێنەمەی هەوە بردی لە تیکە جارێکی دەرهێنەمەی هەوە بردی لە تیکە سێو سلێمانی بەی بەدارەوە سێو لە سلێمانی بەی بەدارەوە سارخەوەشکێنێمەی هەوە لاتەینەڵەوە سارخەوەشکێنێمەی هەوە با لە یارەوە دوگمە و دۆڵاوی بانی سوخمەیاڵ دوگمە و دۆڵاوی بانی سوخمەیاڵ بووە بە پەرژینەی هەوە جووتێنی مووی کاڵ بووە بە پەرژینەی
Gene var Medine جنى شاوري خسنش جنى شاوري خسنش استفي محمود وقداري كلي يا ريال يا ريال يا امان 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 دي وشورامون تاكل الأبم دي وشورامون تاكل الأبم لا اخوة الله هوى نوتنا الأبم لا اخوة دوايا هوى بايك ترشد بيم دق موضوع باني سخ ميام دق موضوع باني سخ ميام هو بفرجيني هوا جوتي لي مويكام هو بفرجيني هوا جوتي لي مويكام خلاي مريوان بالم دبيوان خلاي مريوان بالم دبيوان خلاك الروخ هوا بالم دبيوان خلاك الروخ هوا بالم دبيوان موضوع باني سخ ميال دق موضوعي باني سخ ميال هو بفرجيني هوا جوتي لي مويكام هو بفرجيني اي هوا جوتي لي مويكام یا خوا دمە خۆر بژین زۆر سپالکاکەم دالی یا خوا دەستی نەکەم خۆش بێ ئەگەش کەم و کوڕێکم باوەڕم پێ خۆش بکە. زۆر سپاس باوەڕم پێ بکە مامەکەەوە گیانم. وەکو وایە ئێستا یعنی من مناڵی خۆم ماتەوە بەرچاو زاران سواری عەرەوانەی تریشقا بووین ئەگە وای، بیرم وای. ئەن سوار بووم زۆر جار سوار یا سواری سیارە تەختەکەی مام حەمەد ڕەشیە بووین
عکو ئەوانێ گەشتێکم کردبێ بە برایم پاشا و مەڵکەری من چکە مناڵێ مناوم کەمتر ینی هەر لە خۆمەتر خیاڵم هاڕوو بۆ خان و قوڕەکان و یانی ڕێک مەڵکێنی و حاجی خان و باوەڕم پێ بکە و دیمەنە ناتەوە وەرچاوم هەمووی جەناڵ ئێمە چی بوو خۆشتنیشتمانەوە بووە وەکو چۆنە ساعت دەستکەوتەکە ئێستا کابرا پۆبجێ کاڵەوەڵا گیانمە چەند مەرحەلەیە چی بڵێن ئاریف لە پۆبجیە لا لیڤڵی یەک و لیڤڵ ئەمە لیڤڵی خۆشتنی لیڤڵەوە بەکای ڕێواز دەست بگری بە سیاری خۆڵ هینەکەەوە دووکەڵی مێشەکە خۆی ئەو خۆی غاز دەرەکە گەچی بە دەستمان پێوەکە خۆمان پێڵاسی نازانم چۆن ناخنکەی یا دەستمانەگە بە عەرەبانەی دووەستپیەوە خەڵکی بەغیری شەو مناڵ لەولای ما حەمەڕەشی قامچێ بۆ دەوە کە ئاوایە کرد یەک قامچێ یا بە دەستارەکە گەوتی دەخوارەوە دەست عەرەبانە زەبەدا خۆ کۆمەڵی یاری زۆر جوان هەموو لەناو میلەتی کوردان نەما ئێستا بۆ نەپێشبەردی هەبوو ئەڵم بە قورئان نەمونێتەوە بەرچەوە یەکە گۆتەکە هەبوو کاکە جان ئێمە مزراحیمانە بوو مزراحی قۆرقۆڕە ئەوە هەڵی کۆڵیاوی و ڕۆنی قرچاوە تێ بکردە ڕۆنی ساغی ژۆ زمانی کاکسەوە ئەنجە بێچگەلەوە تەمتەمەکەی تا پیا دەکرد ناڵی ئەسپا ئەچوە هێنا هینە بزماری ناڵی ئەسپا ئەبە خۆت بیکەی بە مزراح جا شیپەکەی بەجیا لە شوێنە دەسەکەوێ کورە نازان مزراحەکە بەجیا لە شوێنە دەسەکەوە بەدەلەوە ئێمە خۆشتنی هەریمان چی بوو باشە ماماری چۆنە دیوارە کۆنانێ سەر لەم ڕسمە هەیە هێلانەی زەردەواڵی تیا بوو ئەچون بە خۆڵمان بێنە خۆڵ ئەوش لم نابێ خۆڵمان هێنا چشی بە هێلانەکە ئەتی ئەوروشە زەردەواڵە باوەڕم بێ بکە عینە زمان حاڵ دواتەکە تا نەوگرێ مستەحیلە من خۆم هێتی وێرەمە ئەو ناو ساڵ ینی ئەمە یاری خۆشەکانمە ئەی محەلە بشکێنە محەلە بشکێنە ئەشما خوار باشە محەلە بێک ئەو پارەیە شروع بشکێنەشە بوو باشە دەی تۆڵی ئەوم و بینی تێکە ئەوشتە پیسەکە چی یا خۆشتری یاری کەسیش نەخۆش ناکەن کاکە خۆ مناڵیش نەبووین ئەوم بڵم ئەم گۆرانی وشتانی بیخسمەوە مناڵیش نەبووین بەخوا هەرزەکان حەواژ نەساب ساردیا چاندمان نەکرم زەلامە زانە بووی ساردەکە بچێنە و بزانین تاچێ منەوە تاویەوە چێبی بردایەتەوە ترەوە جانۆ ئیساردەکان مشنە بوو تراوبی هەبوو سینارکۆ هەبوو وەڵای مشن ئەی حەسیر پیری حەسیرە ماوە ئەوەش هەبوو ئافرین خۆشترین ساردی و ساردەما حەسیر بوو لە هەمووی خەتەتر سادی با دادانزمانەگەر لێواری شوشەکە بشکایە پیانە بژاردی ئەوە نابوو ئێستا نیە ئەو سەربانی دوکانەکەی من نەختی سنووقە سادی لەوە ڕۆژە دڵم پێکرێ هەرا سنووق ئەبا بوو بردایێتەوە ئێستا ژینگاڵان بۆیە پیس بوو مە هەموو ساردێ بێ شوشەکەی فڕی نازان دەکوێ لە ناوی بەرن خراپە ئەو سەردەمە شوشەکان دەبردەوە ناخۆشیش بە لە کاتێ بچڵێنە ئەیترەوە ئاهبرا کارەساتە وەکوێنی لێ ڤیددیو دێنا بەکرێ ڤیددیۆکە بشکای ڕێگە بۆ خانەکە بۆ فرۆشتە ئەوەشە بوو ڕاز دەکەی کاگاری سیارەمان دروستە کرد ئەوە ئەسەرە سۆدە تایەکانی پێ دروستە کرد بەڵام خۆی بەتەل دروستە کرد و عینە لۆری پێچە پێکردەوە خۆش بۆ ئەم سەردەمەیە سیاری کۆنتترۆل بێتە بەردەم تو بەڵام ژیانی سادەیم بۆیە باسیەوە مشتاکەین لەگەڵ ئەو گۆرانیە باوەڕم پێ بکە هەنی گەشتێکەکەیتەوە بەناو شارە کۆنەکەیە بەناو مناڵیە ینی ژیان نازم بوو نەخۆش جا کاک جەزاجان ئەو کاتە بڵین کاسەدراوسێ هەبوو ئەو گەڕەکانە بەسن حەجماڵی خواردنیی لێ بنایە ئەینار بۆ ئەو دراوسەیە قوربانجان بڵێ ئاینەشت ئەو دراوسەیە هەرچیکی لێ نایێنایە بۆ ئەم بەڕاستی وا بوو بەس بۆ بەرامەی کاکەوە ماڵمان لە مەڵکەنی بوو مەسەن شربەتی مێوش لە ماڵی کاک عارفی مختار خۆیان دروستیانەکەن مختارش بووی گەڕچ ئەچووی کە ئەچووی من دینەکانم بینی بوو تور لە ناو جوێنیە بۆ ئەم جوێنیانە دیار بوو ئیتردینی تیا بوو مێژەری تیا بوو ئەچووی تەشتیان نەژێرەدانا بۆوان دڵۆپاکە سوراحێک دەبێت لەگە خۆدا سوراحێک شربەتی مێژی ساغ بەبی و شەکر نەغەش هەلێ شربەتە مێژەکە دەکڕی اینجا کە برسیشمانە بوو لە دەرەوە هەمومان تۆش لەوانەوە کردبێ خۆشترین نانمانەوە کاتەوە نانێکی گەرم دەکڕی بە بیبسێکەوە بەس بیبسی و کاتە بیبسی بوو ئەو ڕۆژە بەرچانی قارەی خەڵوسی هەوڕەمەی و بیبسیم سەردەمە بێنیە تووری کوڕی بە دوای بخۆی بۆی بەعکسەکەشی ڕاست بووی کە تووری ژەخۆی تووری ژەوی تامیجا ئەی بە بیبسی خۆی بە دوای بەڕاستەکە نازم هیچ شتێ تامی وسینەوە بۆچی ئەو نانە گەرمەی ئەوسا بۆ ئەو نەخۆش بوو سەمونی ئەوسا بۆ ئەو نەخۆش بوو بەڵێ بیرت ئەوەشمانەکە شەکرمان تێکرەوە سەربازیان لە فەقیریە خەڵک ئەوە خواردنی فەقیر بوو چکە تۆ ئاهاتی ڕاستەکە نانی تیریمە وردەکرد تۆزە شەکرت تێکرد مناڵ خۆک ئێستا 150 2000 مارکەی نەستە لەو ئەم شتە خۆشانە هەبێ
ژیان وەر بە سادەیی و خۆشە ئێمەش بوو ئەم شوێنمان بەم سادەیە ڕازانێتەوە چکە من ئەم بەرچی خوشتە من هەر لە ناو سلێمانیە من لەم گەڕەکە کۆنانەیە ژیاوم بەڵام لەو مەڵکەنیە ژنی مەڵکەنی بەتەنەکە ئەوێنە بر لەسەر کانێکەوە کانەکەی لێ ماڵی عوسمانی حەمەناریانی ئاوەکەی لای ماڵی حاجەحان یاوی مەڵکەنی بەتەنەکە ئەوێنە بر بۆ ماڵەوە خەڵک هەمووی فەقیر بوو خانوەکان هەمووی گڵ بوو بەڵام ئێستا خانوەکەی 200 مەتراوەی تەنیشت تێبینە 400 مەتراوە بۆ لە بناغەوە با تێچین و ئێمەش بگەین بە 6 قات یاخە بۆ چیتە تو دوو نەفەر ئەوە لە تێزوانە ئەی بۆ کچی گەڕێک کچی بۆ داخوازی خوشی خۆوە وەڵام ماماری ئەو سەردەمانە حەزەکەم هێشتیشە پێ بڵم کە ئێستا ئاوا ئەکوژرێت و کاڵێن ئێستا کوردیان کرۆ بە دیێودرن جاڵان کورد هەمووی ژنە کوژێت و کاکە کوردوانە بوو ئێمە کورد جاران بیرمێت لە گەڕەکە هەمووی محافظەی لە شەرەف و کەرامەتی یەکتریە کردو هەموو خەڵک وەڵی ئەمە کلتورێکی شوێنی تر بواتەنەوە ئێمەوەژینا کورد هەمووی ڕێک و تەباو لێهێنەکە خواردن کورە خۆشترین یاریەکانی ئێمە زانسی بکگاری شەڕە قۆچەخانی بوو تووەرە بێرە شەڕە قۆچەخانی بکەی وڵی لەو سەرەوە دایمە سێخچە قوربانیە بووکە هاتی دێکێ چاواتەوە دەوێت سەریشکا بوو شەڕی هینە تێکڵە شووتی هەبوو لە چوارباخەوە یەکتیمان ڕاوە تایم شەڕە مازووشە بوو شەڕە مازووە بوو شەڕە قۆچەخانی بوو جەلەمە خێر و دەلاسیکی تێکوت بوو بە ساڵە چایتە زۆر خەتەر بوو نۆزڵی تێکەوەی تەوایان خەڵکی تیابرینارە بووی دێمە بەڕاستی مەترسی تێکەوت بە کۆرە بە ئەو جۆلانە زۆر خۆش و خۆشەویستان ئەمان دوایین بەرهەمی چایخانەی گەڕیان ئەم ڕۆمامەکاوە بە دڵی خۆی شتێکمە پێششگان نەچوینە بەیات ئەچینە مەقامی بێت تەمان کاکاوی وەستاری هونەرمەندێکی دێرینی هەشتاکانە کامڕۆ لە چاخانی گەڕان ئاودانی کردنەوە لەگە کاک سەرباز کە هاوڕێی دێرینی هەردووکمانەوەی هەمومانە کاکە ئاریپۆزی خۆشەویستی کارمەندی خۆبەخش و هاوکاری هەمیشەوی ئەندامی کارای کۆمەڵی هونەری میلی کاگالانی بەڕێوەبەری پەیوەندەکانی گەڕامیدیا و کارمەندی خۆبەخشی گەڕامیدیا کاکە ئامان جیان کاکە بوران ئەورامی کاکبوران ئەو کاک ئەمان گەنجترین مناڵترین کارمەندی گەڕامیدیە کە لێرە خۆبەخشانە شەو ڕۆژیشەکە کاکە ڕێباز و کاکبوران و هەموو خۆشەویستان ئەحمەد خۆشناوەتی لەورێنەوە هەموو خۆشەویستان سوپاسانەکەم خۆی ئەمڕۆ قەرار بووتمان سوپرایزێکمانێک من چایەکی بم کاکجەلا لێرە بووە بەزیتر ژەنێرمە دەستنەکە بۆیە خۆم مەسخام لێ ڕەنگە جارێکتر ببینن خۆم چای چێکە بم من بەلامەوە ئاساییە چکە ئێمە هەمومان خزمەتەکەن یەک ئامانجمەیە ئەم گەڕێمیدیایە سادەی و ئەم شتێکە ئێستا باسمان کرد باسی ئەم هەموو شتە کۆرانە هەر ئەوە ژیان بە سادەی بێڵینەوە پێش منیش حەمەتاڵ لێرە بوو عریف حەمەتاڵ زۆر باسی ژیانی سادە و ڕووکەنە ژیانێکی سادە و پشت بکەنە ماڵی دنیا و ئێمە هەموو ئامانجمانەوەی کاکە خۆ هەمووی هەرەبری تۆ ئێستا تۆ بەتەنیا زەید لە بازاڕانەیاڵی بۆ خاتری خۆیانی تۆ بیر لە دراوسەکە و کەرەوە بیر لە چیتر بکەرەوە کە پێی نییە بۆچی گرانەکەی لەسەری کابرا باوەڕتانە بێ ئێستا پێتان سێرە زەیتێک کە بۆ بە 4,000 هەندێک کەسەوە کارەساتێک لێ ڕێ پێی ناکڕێک مناڵی هەیە موچەکەی 300,000 من زەنا مناسم موچەکەی 300,000 هەوە زەیتێ بە 4,000 چی بەکەم فرای چیەکە خۆشەویستان سوپاس بۆ هەموو کۆمنتەکانتان دواتری بەڵام یەک بێکتان ئێمەوە چاوتان ماجەکەم لەگەڵ دوایین دیاری مامەکاوی وە سعالی ئەگەر خۆی هەشتێکی هەیە بیڵێت بە گەڕان میدیا بە ئێمە بە بیسەران بینەران ئەچینە لای دیارەکەی تۆ من لای خۆمەوە هیچم نەماوە بیڵن وەڵام من هیوای سەرکەوتوتان بۆ خوازم و هەموو کاتێت جێی دەستان دیارە و زۆر سپاسانەکەم بۆ ئەو بانگێژنامەیە من هیوادارم هەر لە برەودا بن و زۆر سپاسانەکەم و لە خۆشییان خۆشەویستانی گەڕێ میدیا لەگەڵ دیارە جوانەکەی کە دیارە مەقام و بەستەیەکەی کاکاوە کاکاوی سعالی هونەرمەندی دیارین سوپاس یارمتانەکەم سوپاس کاکە سەربازەکەم کام ڕۆستۆدەکەی جوانتر ڕازانەوە ناو چایخانەکە ئەوەیتر ئەوەدان بووە سوپاسی کاگامان جۆم خۆشەویستانەکەم
لفاش مرقم حتى معاهم نفس بفرمات شون بماهم شون بحال سجار لا دردوري غموم محنتي فرقت جنى لا دردوري غموم محنتي فرقت قال لهم جينا بيزارم قال لهم حالة سولا سليماني في بادارا هيها ورنما سولا سليماني في بادارا هيها ورنما سخو دشكيني فعليا روا هيها يا باسريا سرفوش وعبا هيها ورنما يا باسريا سرفوش وعبا هيها ورنما وزراداتي وريكاني با هيها يجي أنا بعمر